سڵاوتان لێبێت بەڕێزان. وەفدی هاوبەشی کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان و هاوپەیمانی دموکراسی و دادپەروەری گەشتنە شاری بەغداد. ئامانجی وەفدەکە تاوتوێکردنی کێشەکانی هەرێم و بەغدادە لەگەڵ سەرۆکوەزیرانی عێراق و سەرۆکۆماری عێراق و لایەنە سیاسیەکانی عێراق. بە میواندەرێک لە بەڕێزان زانا ڕۆستایی ئەندامی پەرلەمانی عێراق و چالاک مۆهەندیس ئەندامی جبهاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان تاوتوێی ئەم پرسە دەکەین. سەرەتا ڕاپۆرتێ دەبینی. جیاواز لە وەفدەکانی ڕابردوو وەفدی هاوبەشی کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان و هاوپەیمانی بۆ دیموکراسی و دادپەروەری بۆ گفتوگۆکردن لەگەڵ بەرپرسانی باڵای حکومی و حزبی عێراق گەیشتنە شاری بەغدا. وەفدە هاوبەشەکە پێکهاتووە لە محەممەد حەکیم و ئەحمەدی حاجی ڕاشید لە کۆمەڵی ئیسلامی، شۆڕش حاجی و ڕەوف عوسمان لە بزوتنەوەی گۆڕان، حەسەن جیهاد و خانم حەمەڕەحیم لە لیستەکەی دکتۆر بەرهەم ساڵح. لە سەردانەکەیدا بۆ بەغدا وەفدەکە لەگەڵ حەیدەرابادی سەرۆکوەزیرانی عێراق و فواد معسووم سەرۆکۆماری عێراق و لایەنە سیاسیەکانی عێراق کۆ دەبنەوە. ئامانجی سەردانی وەفدە هاوبەشەکە خۆی دەبینێتەوە لە چەند تەوەرێک، لەوانە تاوتوێکردنی کێشەکانی هەرێم و بەغدا بە تایبەت موچەی فەرمانبەرانی هەرێم و پشکی هەرێم لە یاسای بودجەی عێراق بۆ ساڵی 2018. هەروەها لە سەردانەکەدا باس لە کێشەکانی هاوڵاتیانی کورد لە ناوچە دابڕێنراوەکان دەکرێت بە تایبەت لە قەزای خورماتوو. تەوەرێکی دیکەی وتووێژەکان باز لە دەستپێکردنی گفتوگۆی نێوان هەرێم و بەغدا دەکات لەسەر بنەمای دەستور و پاراستنی قەوارەی یاسایی و دەستوری هەرێمی کوردستان. لەلایەکی دیکەوە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە گەشتبینیەوە لە سەردانەکەی وەفدی هاوبەشی کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان و هاوپەیمانی بۆ دیموکراسی و دادپەروەری دەڕوانن، وەک دەواازەیەک سەیری دەکەن بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی هەرێم و بەغدا. بە بڕوای چاودێرانی سیاسی سەردانی سێلایەنەکە بایەخی زۆری بۆ هەرێم هەیە، چونکە پارتی و یەکێتی و حزبەکانی ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم بەرامبەر بەغدا دۆڕاون و ناتوانن وتوێژی سەرکەوتوو ئەنجام بدەن. سەردانی وەفدی هاوبەشی سێلایەنەکە لە کاتێکدایە پەیوەندیەکانی هەرێم و بەغدا لەو پەڕی ئاڵۆزیدان و بەهۆی سەرکێشی سەرانی ڕیفراندۆم کورد لە سەدا 50 خاکی باشووری کوردستان و چەندین دەستکەوتی دیکەی لەدەستداوە. لە ماوەی 14 ساڵی ڕابردوو پارتی و یەکێتی لە گفتوگۆکانیان لەگەڵ بەغدا بەرژەوەندی حزبیان خستوتە سەرووی بەرژەوەندی گەل و نەتەوەیی و نەیانتوانیوە پارێزگاری لە دەستکەوتەکانی کورد لە بەغدا بکەن. ئامانجی سەردانی وەفدی سێلایەنەکە کارکردنا بۆ بەدەستهێنانەوەی مافەکانی کورد لە بەغدا. سڵاوتان لێبێت بەڕێزان. سوپاس بۆ میوانەکانمان. ئەگەر سەرەتا بچینە بەغداد لای کاک زانا ڕۆستایی. کاک زانا زۆر سوپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین ئایا وەفدی هاوبەشی کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان و لیستی هاوپەیمانی و دموکراسی گەیشتونەتە بەغداد؟ میهرەبان بەڵێ بڕیار بۆ ئەمڕۆ ئێوارە سعات 9 لە فڕۆکەخانەی بەغدا ئەم وەفدە بگاتە زێ و ئێستا گەیشتونەتە زێ و لە شوێنی ئیستراحەتی خۆیان دەست بە کۆبوونەوەیەک دەکەن بۆ ئەوەی ئەجندای کارەکانیان ڕێک بخەن و بەرنامەی کۆبوونەوەکانی داهاتوو لە ڕۆژانی داهاتوو تاوتوێ بکەن و ڕێک بکەون لەسەر ئەم شێوازی گفتوگۆکان و ئەم مەلەفانە چین کە پێویستە باز بکرێن لەگەڵ بەرپرسانی حکوومەتی عێراق و لایەنە سیاسیەکان کە چاوێت پێدەکەون. لێرە کۆبوونەوەیەکی چوڵ و پڕ بێکەوە دەکەن ئەمشۆ بەو هیوای کە بەیانی دەست بکەن بە گەشتەکەیان لە دیداری و سەردانی سەرجەم ئەو کەسایەتی و لایەنە سیاسی و حکومیانەی کە پێویستە ببینێ. بەڵێ ئەو ئەندەی کەوە ئاگدار بن تەوەرە سەرەکیەکانی وتوێژی وەفدی سێلایەنەکە چییە لە سەردانیاندا بۆ بەغداد؟ تەمان دوای ئەوەی کە کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان بە شێوەشی فەرمی لە 2012 لە حکوومەتی هەرێمی کوردستان کشانەوە و ئۆپۆزیسیۆنبوونی خۆیان ڕاگەیان و دوای ئەوەی کە کوتلێشی نوێ بە ناوی هاوپەیمانی دیموکراتی و دادپەروەری پێکات لە کوردستان ئەم سێلایەنە وان پێ باش بە شێوەی هاوپەیمانی و کاری دەستە جەمعی بەیەکەوە کار بکەن و قۆناغی ئۆپۆزیسیۆن بوون وا دەخوازێت کە دانەنیشن بەڵکو
بزوڵێن چونکە خەڵکی کوردستان چاوەڕوانی ئەویان لێ دەکا کە دەربازێک بدۆزنەوە بۆ ئەم هەلومەرجە چەق بەستووی کە لە ئارادا لە هەرێمی کوردستان هەر بۆیە ئەوانە بەڕێکەوتن بۆ بەغداتەوان ئەم شاندە شاندی گفتوگۆ و مفاوەزات نییە لەسەر مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان چونکە ئەمە کاری دامەزراوە ڕسمیەکانی هەرێمی کوردستانە کە لە داهاتوودا حکوومەتی هەرێمی داهاتوو و پەرلەمانی داهاتوو من ئەوان ئەو لایەنە شایستەنە کە ئەتوانن نوێنەراتی هەموو خەڵکی کوردستان بکەن و دەست بە گفتوگوی ڕسمی بکەن بەڵام هاتنی ئەم شاندەی ئۆپۆزیسیۆنە بۆ ئەوەیە ڕایەکی جیاواز لە هەرێمی کوردستان بگاتە بەرپرسانی بەغدا کە ڕای شەقامە ڕای ئۆپۆزیسیۆنە ڕایەکی ناڕازیە لە سیاسەتە شکستخواردەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و دوو حیزبە دەسەڵاتدارەکەی هەرێم کە لە چەند ساڵی ڕابردوودا بوونە هۆکاری ئەو هەموو قەیران و مەینەتیانەی کە ئێستا هەرێمی کوردستان بەدەستیەوە دەناڵێنێ و دەیوێ لەگەر بەرپرسانی بەغدا گفتوگۆ بکە بۆ دۆزینەوەی ڕێگەچارێک کە تیایدا مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان پارێزراو بن و هاوڵاتی لە هەرێمی کوردستان هەست بە هاوڵاتی خۆی بکات و هەست بە هیچ جیاوازێک نەکە لەگەڵ هاوڵاتیەکی تر لە هەر شارێکی تری عێراق ئەم کیانە سیاسی و ئیداریە کە ناوی هەرێمی کوردستانە ئەبێ پارێزراو بێ و ئەم هاوپەیمانێتی و تەحالوفاتانەی کە لە ڕابردوودا لە نێوان حیزبە سیاسەکانی هەرێمی کوردستان و عێراق بەسترا بوون لەسەر بنەمای بەرژەوەندی حیزبی و کەسی پێویستە ئەم بنەمایە بگۆڕێ لەمە دووە هەر ڕێکەوتنێک بکرێ پێویستە لە شێوەی سەفقەی سیاسی و حیزبی نەبێ لە بینی چەند حیزبێکە بەڵکو لە شێوەی ڕێکەوتنێکی دەستوری و قانونی بێ ئامانجی سەرەکی تێدا پاراستی بەرژەوەندەکانی خەڵک بێ بۆ دابینکردنی مافی هاوڵاتیان بێ ئەمانە ئەو چوارچێوەیە کە شاندی ئۆپۆزیسیۆن لە بەغدا کاری لەسەر دەکات. بەڵێ سوپاس دەکەم دواتر دەگەرم وڵای بەڕێزت کاک چالاک سوپاس بۆ جەنابیشتان سەبارەت بە ئامانجی وەفدەکە و ئەو لایەنەی کە لەگەڵی کۆدەبنەوەندەی کە بەڕێستان زانیاریتان هەبێت ئەو لایەنە کامانن کە وەفدی و بە شێرسێ لایەنە ئۆپۆزیسیۆنەکە دەیانەوێت لەگەڵ لایەنە عێراقیەکان کۆبوونەوەی لەگەڵ ئەنجام بدەن. سڵاو لە ئێوە لە بینەرانتان سڵاو ڕێزم بۆ کاک زانا بەڕێز ئەو وەفدەی کە پێک هاتووە لە نوێنەرانی کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان و هاوپەیمانێتی دیموکراسی و دادپەروەری بڕیار دراکە بچنە بەغدا حەز دەکەم ئاماژە بۆ بکەم کە لە پاش ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر یاخود ئەو شکست و ئاشبەتاڵە گەورەی ڕابەرایەتی سیاسی تەقلیدی کوردی کردی سەبارەت بە ڕێفراندۆم و دەرەنجامەکانی لە پاش ئەوە هەوڵەکان لەلایەن لایەنە دڵسۆزەکانەوە تەرکیز لەسەر ئەوە کرا کە ببنێ وەکو بەدیلێک یاخود وەکو فریادڕەسێک دەبێت جەبهەیەکی دروست بکرێ ئەو لەو کاتەدا لە سەرەتای مانگی 11دا پەیوەندی یاخود پەیامێک بۆ بەغدا نێررا لەلایەن ئەو سێلایەنەوە بۆ ئەوەی بەنیازی دانیشتن و گفتوگۆ دیارە ئەو لایەنانەی بەغدا بە تایبەتی سەرۆکایەتی ئەنجومنی وەزیران و لە حزبەکانی تریش لە ئێتلافی شیعی و لە لایەنەکانی تر پێیان باش بووە کە ڕایەکی جیاواز لە کوردستان گوێ بگرن بزانن ئەو لەو کوردستانە چ دەگوزەرێ داواکاریەکانی گەلی کورد چییە وەکو من ئاگادارم حەیدەر عیبادی دەبینن سەرۆکوەزیرانی عێراق حزب و لایەنە سیاسیەکان دەبینن لە پەرلەمان چاوپێکەوتنیان دەبێت یاخود پەیوەندیان پێوەکراوە لە پەرلەمانەوە عەرز و حاڵی خۆیان باز دەکەن عەرز و حاڵی جادەی کوردی باز دەکەن جادەی ڕاستەقینەی کوردی نەک ئەو وەفدە تەقلیدیانەی کە تاوەکو ئێستا چوون ڕاستگۆ نەبوون نە لەگەڵ خۆیان نە لەگەڵ حەزبەکانی خۆیان نە لەگەڵ خەڵکی کوردیش هیوادارین ئەو وەفدەیە جێ ئومێدێکی زۆر بێ بتوانن تەفاهمێکی باشە بێ حەز دەکەم ئەوە ئاماژە بۆ بکەم کە ئەو وەفدەیە مافی بڕیاردانی نییە تەنها مافی مشاورە و گوێگرتن و مناقەشەی هەیە. بەڵێ زۆر باشە بەس جیاوازی چییە لەگەڵ وەفدەکانی ڕابردوو کە پارتی ویکێتی
دەچوون بۆ بەغدا جیاوازەکە لە چیدایە هەمان ینی وەفد وەکو یەکێتی و پارتینی یاخود جیاوازەکە لە چیدایە؟ جیاوازی ئەو وەفدەی کە ئەو ڕۆچووە بۆ بەغدا لەگەڵ جیاوازی وەفدەکانی پێشووتر ئەوەیە جیاوازی وەفدەکانی پێشووتر وەفدی ڕاستە وەفدەی ئێستاش وەفدێکی حزبیە بەڵام ئەو وەفدەکانی پێشتر وەفدی دوو حزبی دەسەڵات بوون یاخود تاکە حزبێک بە هاوکاری چەند حزبێکی تر ڕوونتر وەفدی پارتی دیموکراتی کوردستان بووە کە زۆربەی زۆری جمگەکانی ژیانی لە کوردستانە قۆڕە کردووە ئەوان بە زۆری و زۆرداری خۆیان کرد بە نوێنەری ملەتی کورد و خەڵکی کوردستان چون بە کەیفی خۆیان بە میزاجی بنەماڵە و حزبەکەی خۆیان دادوەستانیان کردووە لە کاتی باڵادەستی و پارەبووندا مەغرور بوون و شەرکیان فەرز کردووە لە کاتی لاوازی و شکستیشدا چون پاڕاونەتەوە و مەرجیان بەسەردا فەرز کراوە ئێمە ناڵێن بەدیلی سەداسەتی یەکێتی و پارتی من پێمان خۆش بوو یەکێتی و پارتیشمان لەگەڵ بێ لە وەفدەیە بەڵام هەوڵێکی زۆرماندا وەکو کاگزانایی هاوڕێم ئاماژەی پێکرد هەوڵێکی زۆرماندا ماوەیەکی زۆرە ئێمە دەچرپێنین بە گوێیاندا هاوار دەکەین گوێمان لێ ناگرن کە کورد دەبێ بێ گرتووی بچێتە بەغدا کورد نابێ بە شکستی بچێتە بەغدا ئەگەر پارتی و یەکێتی بە هەمان شێوەی جاران بچنەوە بەغدا ئێستا بچنە بەغدا شکستیان هێناوە دۆڕاون لە ساحەکە لەگەمە سیاسیەکە دۆڕاون هەڵبەتە دۆڕا و ناتوانێت دیفاع لە مافی گەلێکی زیندوو بکە. بەڵێ یعنی ئێستاە وەکو ئەو سێلانە توانن دیفاع لە مافەکانی خەڵک بکەن کە بەڕێز دەڵێ ئەوان دۆڕاون و ناتوانن بیکەن؟ بێگومان ئەو دەتوانم جەخت لەسەرەوە بکەمەوە کە 26 ساڵی ڕابردوو شایەتی ئەوەیە کە ئەو دوو حزبەیە شکستیان خواردووە کە ئەو دوو حزبەیە نەهامەتی و کارەسات و نوشوستی و ئاشبەتاڵیان مەسەر ئەو میلەتەدا هێناوە ئەو میلەتەیان برسی کردووە ئەو میلەتەیان یەخسیر کردووە ئەو میلەتەیان قەرزار کردووە شکستی سیاسی ئابووری دیبلۆماسیان بەسەر ئەو میلەت و ئەو دەڤەرەدا هێناوە ئەو سێ حزبەی کە ئێستا نوێنەریان چۆ بۆ بەغدا سێ حزبی زیاتر ئۆپۆزیسیۆنن جارێ خۆ بەرەکە بەرهەم بەرەیەکی نوێ هێشتان نەچۆتە هیچ گەمەیەکی سیاسی و هیچ مفاوزاتێکی سیاسیشەوە ئێمە و کۆمەڵیش بزوتنەوەی گۆڕان لەگەڵ کۆمەڵی ئیسلامی لە ئۆپۆزیسیۆن دابووینە هیچ گەندەڵەیەکمان لەسەر ساغ نەبووتەوە بۆیە ئێمە دەتوانین بڵین نوێنەری ڕاستەقینەی جادەی کوردین. بەڵێ سوپاس دەکەم کاک چالاک کاک زاناگە بگەڕێم بۆ لای بەڕێزت هۆکاری چییە کە پێشتر لە ئاستی باڵا سەرۆکی حکومەت وە لایەنەکانی تر زۆر داوایان دەکرد کە بەغداد و توێژ بکات بە تایبەتی لەگەڵ یەکێتی و پارتی بەڵام وەکو پێویست بەدەم ئەم داواکاری ناتوە ئەمڕۆ ئامادەن لەگەڵ سێ لایەن لە هەرێمی کوردستان و توێژ بکەن هۆکارەکەی چییە؟ بەڵێ بێگومان بەغدا نەشاردۆتەوە کە کۆمەڵێک داواکاری هێنارێن پێویستە و داواکاریانە جێبەجێ بکرێن بەر لەوەی گفتوگۆکان دەست پێ بکە بەڵام هەرێمی کوردستان ئەیوێ دەست بە گفتوگۆ بکرێت لەسەر ئەم داواکاریانە داواکاریەکان قابلی گفتوگۆ بن بە مەزەندەی بەغدا ئەم داواکاریانە قابلی گفتوگۆ نین ئەمە داخوازی دەستورین وەکو گەڕانەوەی دەسەڵاتی بەغدا بۆ سەر فڕۆکەخانەکان و دەواازە سنووریەکان و فرۆشتنی نەوت و داهات اتحادیەکانی تر تا ئێستا ئەمە هۆکار بووە بەغدا لە بیان و دەگەڕێ بۆ ئەوەی کە هەرێمی کوردستان گفتوگۆی لەگەڵی کوردستان نەکا و حکوومەتی هەرێمی کوردستانیش بەو سیاسەتە نەزانانەی خۆیەوە تەواوی بیانوەکان دەداتە دەست حکوومەتی ناوەندی نایەت بیانوەکانی ببڕێ ئەم بیانوانە ئەگەر بیانوە بدە بیانەکانی ببڕێ هەتا ئێستا خاوە بە دەکات بە کردنەوەی فڕۆکەخانەکان و دەواازە سنووریەکان و ئەوێ درێژەبدا بۆ پرۆسە گەندەلەیە کە چەندین ساڵە تەنها کۆمپانیاکان و تەنها کەسەکان تێدا سوودمەند بوونە نەک خەڵکی کوردستان هەر ڕۆژێک دواکەوتن کۆمەڵێک بەرژەوەندی تایبەتی دابین دەکا بۆ هەندێک حزب بۆیە ئەوانە دوا دەکەون لە پابەندبوون بە دەستوری عراقیەوە ئەمە لەلایەک لەلایەکی تریش حکوومەتی بەغدا گەیشتۆتە قەناعەت کە ئەم حکوومەتەی ئێستا لە هەرێمی کوردستان هەیە
خۆی هۆکاری کێشەکان بووە چۆن دەتوانێت ئەو چارەسەریشی لەلا بێت چۆن گفتوگۆیان لەگە بکە متمانیان نەماوە لەگەڵ ئەم کەساتیانەی کە ئێستا حکوومەتە بەڕێوە دەبن لەلایەک لاشی تریش بە تایبەتی دوای کشانەوەی کۆمەڵ و گۆڕان لە حکوومەتی هەرێم ئەم حکوومەتی هەرێمە ئێستا ئەو حکوومەتی هەرێمەی چەند مانگێک پێش ئێستانیە بۆ حکوومەتەی پێش کشانەوەی حیزبانە نییە بۆیە هەرێمی کوردستان ئێستا پێویستی بە نوێنەرایەتێشی تر هەیە بچی گفتوگۆ بکە لە جیاتی و بەرگری لە بەرژەوەندیەکانی بکە ئێستا کە بەغدا دەرگای کردوێتەوە بۆ شاندێکی ئۆپۆزیسیۆن ڕاست ئەم شاندە بۆ ڕێککەوتن نەچووە و دەسەڵاتی بڕیاردانی نییە چونکە نە حکوومەتە و نە پەرلەمانیش ئەحزابی سیاسین بەڵام دەچن ڕێخۆشکردن دەکەن بۆ ئەوەی کە لە داهاتوودا ڕێککەوتنێک نەکرێت تەنها بۆ پاراستنی بەرژەوەندی حیزبەکان لێرە و لەوێ بەڵکو ڕێککەوتنێک بکرێت بۆ پاراستنی بەرژەوەندی خەڵک بەرژەوەندی گشتی سامانی گشتی تێدا پارێزراوە نابێت لەمە دووە مامەڵە بە مقدراتی میلەت بکرێت من ئەوە دەکەم و تۆش ئەوە بکە من بودجەت بۆ نانێرم تۆش نفتەکە بۆ خۆت بفرۆشە من بێدەنگ دەم و تۆش بێدەنگ بە ئەم سەفقاتانە بەڕاستی شوورەیە نابێ بەردەوام لەدا بەڵێ کاک زانە ئەوەندەی کێ واگەدارم پێشتر هەندێک زانیاری باسییان لەوە کرد کە دەمێکە بەغداد پەیامی بۆ ئەو سێلانە نردووە کە سەردانی بەغداد بکەن و ئامادەن پێشوازی بکەن پێشتریش ڕەزامەندیان هەبوو یاخود هۆکاری تێک ئامادەنی مەسەن پێشوازی لە سەرۆکی حکوومەت یاخود لاندێک لایانی تر بکەن اینجا بەیانی عەبادی بە فەرمی لەگەڵ ئەم وەفدەدا دەنیشێت بەڵێ بەیانی یەکێک لە کۆبوونەوەکان لەگەڵ بەڕێز سەرۆکی وەزیرانی عێراق حەیدەر عەبادی و بە فەرمی لەگەڵیان دادەنیشێ و جوانی ڕادەگری و پێویستە لەسەر سەرۆکی وەزیرانی عێراق دەرگای کراوە بێ بەڕووی هەموو شاندە کوردستانیەکان شاندی سیاسی بێ شاندی ئەکادیمی بێ شاندی هونەری بێ شاندی عەشایر بێ کۆمەلگای کوردی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی بێ ئەگە ئەو خۆی بە سەرۆک وەزیرانی هەموو عێراق دەزانێت چۆن ڕۆژانە بەشداری دەکات لە کۆنفرانس و لە کۆڕ و لە کۆبوونەوە و پێشوازی دەکات لە خەڵکی شارەکانی تری عێراق نابێت دەرگای داخراو بێ بەڕووی چین و توێژەکانی هەرێمی کوردستانیش ئەبێ لە نزیکەوە گوێیان لێ ڕامگرێ ئاگاداری معاناتیان بێت بۆ ئەوەی بگاتە بڕیاری تەندروست جاری وایە سەرۆکی وەزیرانیان لایەنە عێراقیەکان یەکلایەنانە کۆمەڵێک بڕیار دەربارەی هەرێمی کوردستان ئەدەن نایەن چەند لایەنێکی هەرێمی کوردستان بەشداری پێ بکەن لە بڕیارانە بۆی بڕیاری تەندروست بن بڕیار بن لە بەرژەوەندی هاوڵاتی بڕیار بن بۆ ئەوەی کە تەبایی و برایەتی بگەڕێتەوە نێوان چین و توێژەکانە ئێستا کە گوێ دەگرێت لەم شاندا و ئەم شاندا دەچێت دادنیشێ پێم وایە دەست پێشخەرێکی باشە و حکوومەتی هەرێمی کوردستانیش دەبێ نیگەران نەبێ بەم شاندا بەڵکو دەبێ بزانێت کە ئەم شاندا بۆ بەرژەوەندی گشتی هاتووە بۆ بەرژەوەندی حیزبەکانی خۆیان نهاتوون بۆ داکۆچیکردن لە مافیا وڵاتیان هاتووە و هەر کارێکی ئەم شاندەش بکات لە ئەنجامدا بە بەرژەوەندی هەرێمی کوردستان تاوا دەبێت بەڵێ کاک زانەت بۆچی ئێوە پێتان وایە مەسەرناوانی پێشووتر کە وەفدێکێتی و پارتی بۆ بەرژەوەندی خۆیان هاتوون بەڵام ئەم جارە جیاوازاوان بۆ بەرژەوەندی مەسەر ناوسێلان بۆ بەرژەوەندی خەڵک هاتوون ئەزای سۆرات پێشتر ئەزمونمان هەیە لەگەڵ ئەو ڕێککەوتنانێکە کراون لە نێوان هەرێم و بەغدا بۆ نمونە کاتی خۆیکە لە هەولێر ڕێککەوتن کرا بۆ ئەوەی ویلایەتی دووەم بۆ بەڕێز نووری مالچی نوێ بکرێتەوە بە سەفقەیەکی سیاسی بوو لە بینی چەند حیزبێکی عێراقی چەند حیزبێکی کوردستانی و هەروە کاتێک ڕێککەوتنی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان کرا لەگەڵ حەیدەر عەبادی ئەگەر هاتوو ئەم ڕێککەوتنە جێبەجێ نەکرا ئەوە حکوومەتەکەی حەیدەر عەبادی پارە نەنێرێ بۆ هەرێم و هەرێمیش پارە نەنێرێتەوە بۆ بەغدا یعنی ئەم ڕێککەوتناوەکو بڵێ ڕێککەوتن بوو لەسەر بێدەنجیکردن لە یەکتر نە لە من دەنگ نە لە تۆ دەنگ بۆیە ئەم ڕێککەوتنانە ئێمە ئەنجامەکەمان بینی ئەنجامەکەمان بینی کە چۆ ژیرفانی حزبەکان و کەسەکان نەچوە ژیرفانی هاوڵاتیان زیانی هاوڵاتیانی لێکەوتەوە قازانجی کەسەکانی لێکەوتەوە بۆیە ئێمە پێمان وایە سەردانەکانی ڕابردوو ئەوەندەی سەفقاتی سیاسی بووە لە بینی حزبەکان و لە بینی ئەکتەرە کارەکانی مەیدانی سیاسی عێراق شتێک نەبووە لە پێداوی بەرژەوەندی گشتی لە بۆ خەڵک بێ بەڵێ سوپاس دەکەم کاک چالاکێ بگەڕم و لای بەڕێزت پێتان وایە ئەم سەدانی ئەم شاندە زەمینە خۆش دەکات بۆ دانوستانی هەرێم و بەغداد بە تایبەتی لەسەر مەسەلەی موچە و لەسەر دۆسیەکانی تریش
بێگومان دانوستان لە نێوان توێژێکی گەورەی گەلی کورد لەگەڵ حکوومەتی ناوەند زەمینە خۆش دەکا ئەو خەڵکانەی کە چوون لەگەڵ بەغدا دابنیشن دەموچاوی نوێنەری خەڵکی ڕاستەقینەن خەڵکی ڕازگۆن خەڵکانێکن پەرۆشی خاک و نیشتمانەکەی خۆیانن پەرۆشی قوتی خەڵکی کوردستانن بێگومان بەغداش دەیەوێت بگاتە ڕاستیەکان بەغدا دەیەوێت لە هەموو بوارەکاندا بگاتە ڕاستی لە بواری سیاسی لە بواری ئابووری لە هەموو بوارە گرنگەکانی ژیان لە کوردستاندا بۆیە لەو باوەڕدام مەسلەی قوتی خەڵک مەسلەیەکی گرنگە کە ئەو وەفدا بێگومان مناقەشەی جددی دەکا لەو سەردانیدا لەگەڵ بەڕێز حەیدەر عیبادی و ئەو لایەنانەی کە دەیان بینن و بۆ ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان هەر لە سەرەتاوە قوتی خەڵک بۆ ئێمە مەرجی گەورە بووە مەرجی ئەساسی بووە کە دەبێت دیفاعی لێ بکەین ئەو وەفدەیە دیفاعی لێ دەکا ئەو وەفدەیە قسەی دڵی خەڵکی کورد بۆ بەغدا دەڵێ بەڵێ کاک چالاک تا چەندێک چوونیە مەفدا ئەو دەسەلمێنێک کە لەمەودا تەنە نابێتێتی و پارتی بە تەنیا بڕیار لە سەر مەلەفی پەیوەندەکانی هەرێم و بەغدا بدەن کە پێشتر خۆیان بڕیاریان لێداوە تاگلایانە بڕیارن لە پەیوەندەکانی نێوان هەرێم و بەغدا داوە بەداخەوە ئەو دوو حیزبە دەسەڵاتدارە لە کوردستان هەمیشە لەسەر ئەوە ڕاهاتبوون کە خۆیان هەر خۆیان نوێنەری خەڵکن تەنان لە هەڵبژاردنەکانیش وەکو ئیستحقاقی هەڵبژاردن ئەگەر وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو نمونە بینەوە وەکو حزبی سۆسیال دموکراتی پێشکەوت و خواز گوایە لە نێوان قەوسێکدا کەوانە گۆڕان حزبی یەکەمە لە دەڤەری سەوزی کۆن و دەڤەری سەوز و نیلی ئێستا تاوەکو ئێستا دەسەڵاتی ڕادستی گۆڕان نەکردووە ئەو ئیستحقاقە ئەو مافانەی کە هەشی بوو ئەو ئیستحقاقانەی کە هەی بووە ڕادست نەکردووە لەبەرەوە ئەو دوو حزبەیە بە شێوەیەک لە شێوەکان حزبی دیکتاتۆرین حزبی مافیایین حزبی بنەماڵەیین ئەوانە بەرژەوەندەکە هەموو شتێکیان بۆ خۆیان و بنەماڵەکەی خۆیان ویستوە بۆیە میلەتی و نیشتیمانەکەیان گەیاندۆتە ئەو ڕۆژەی کە ئێستا ئێمە تێداین بۆیە ئەو دوو حزبێ شکستیان هێناوە هیوادارین ئێستاش هیوادارین ئەوانە بگەڕێنەوە بۆ ڕۆشت بۆ بگەڕێنەوە بۆ لۆجیک و منطق بگەڕێنەوە ناو میلەتی خۆیان بگەڕێنەوە ناو باوشی میلەت بۆ ئەوی بتوانن خزمەت بکەین ئێمە ناڵێن یەکێتی پارتی زیادن نابێ بمێن و دەبێ بڕۆن ئەوانیش دەبێ بمێنن بەڵام بە حەزمی خۆیان بە قەوارەی خۆیان بە گوێرەی ئەو بەشەی کە بەریان دەکەوێت ئێستا حەجمی خۆیان نییە ئەوەی کە ئێستا هەیە کە لە کوردستانە حکومڕانی دەکەن نا بەداخەوە حەزمەکە زۆر لە خۆیان گەورەترە ئەو حەزمەی بەتابەتی ئەوەی پارتی دیموکراتی کوردستان کە 38 کورسیە زۆر لە خۆی گەورەترە بە هەمان شێوە حەزمی یەکێتی نیشتیمانی کوردستانیش کە 18 کورسیە زۆر لە خۆی گەورەترە هیوادارین لە هەڵبژاردننی داهاتوودا کاڵایەکی پڕ بە پێست بە باڵای هەر حزبێکدا بپۆشرێت بەڵێ بە کورتی ئەگەر وەڵامی و پرسیارەشم دەیتەوە کاریگەری دەبێت کە لەمەودا پەیوەندەکانی هەرێم و بەغداد تەنها لە ڕستی یەکێتی و پارتیدانە بێ کاریگەری دەبێت بارەسی باشکردنی بەرژەوەندەکانی خەڵک بێگومان ئەو هەتاوەکو وەفدەکە فراوانتر بێ هەتاوەکو وەفدەکە نوێنەرایەتی خەڵکی کوردستان بکە لە بەرژەوەندی خەڵکی کوردستاندا دەبێ مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان لە بەغدا دەپارێزرێ ئێمە وەکو ئەو جەبهەیە یاخود ئەو سێلایەنەی کە چوون بۆ بەغدا دەبینە پارێزەر و دیفاعکاری خەڵکی کوردستان هیوادارین یەکێتی و پارتیش لەگەڵ ئێمە بێنە ڕیزەوە حزبەکانی تریش بێنە ڕیزەوە بۆیە بە هەمومان بەیەکەوە پێشمەرگە ئاسا لە بەغدا دیفاع لە مافەکانی کورد و کوردستان بکەین. بەڵێ سوپاس دەکەم دواتر گەڕێمەوە لای بەڕێز و کاکزانش بەڵێ بینێرانی بەڕێز ناوبەڕێک و دەگەڕێنەوە لاتان لەگەڵمان بێنەوە.
تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت گروپی کۆمپانیەکانی نوێکار بۆ جوانکاری بیناسازی. گروپی کۆمپانیەکانی نوێکار لە وەرزێکی نوێی کارکردنیدا هەڵدەستێت بە داشکاندنێکی بەرچاو بۆ سەرجەم مەوادی جوانکاری بیناسازی و پێداویستیەکانی. هەمیشە تۆکمەی و جوانی و خێرایی لە پێشینەی کارەکانیەتی وە سەرجەم کارەکانی کۆمپانیای نوێکار زەمانی 10 ساڵی لەگەڵدایە. لە سەرجەم پارێزگاکانی هەرێم کار دەکەین و گواستنەوە و بەستن بێ بەرامبەرە. لە ئەزمموی کارەکانمان هەمیشە تۆکمەی و جوانیمان دڵنیاکەرەوە بۆ کڕیارانمان. ناونیشان کەلار شەقامی سەرەکی لیوا بازار بەرامبەر مزگەوتی تەقوا. گروپی کۆمپانیەکانی نوێکار. خوانی بەیانیان لەگەڵ شوکۆلاتەی فەرمەند و زەبەخش و شادی هێنەرە. فەرمەند. کۆمپانیای دنیا دیکۆر. کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە SDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان. کاک زاناگەر بگرێن بۆ لای بەڕێزت سەبارەت بە پێتان وایە کاردانەوەی شەقامی عێراقی یاخود لایەنە عێراقیەکان بەرامبەر بە چوونیە و سێلایەنە چۆن دەبێت لە ئێستاوە ڕنگدانەوەیکی زۆری هەیە لە لای کوتلە سیاسەکان و حیزبە سیاسەکانی عێراق هاتنیە و سێهێزە بۆ بەغداد؟ ئەمڕۆ میدیای عراقی میدیای عەرەبی عراقی گرنجێکی زۆری بەم ستەندانە داوا و چەندین لێدوانیان لە ئێمە بۆ سەبارەت بەم شاندە و ئەجێندای ئەم شاندە و دیدارەکانی ئەم شاندە و چاوەڕوانی زۆر دەکەن لە ئەنجامی ئەم شاندەوە. پێیان وایە هەنگاوێکی لە جێی خۆیەتی بۆ ئەوەی ڕایەکی ناڕەسمیش ئەگەر ڕای حکوومەت ڕایەکی ڕەسمیە شاندەکانی حکومەتیی ڕەسمیە بەڵام ڕایەک کە نوێنەرایەتی خەڵک و جەماوەر بکات ڕایەک کە نوێنەرایەتی دەنجی ناڕزایی شەقام بکات لە سیاسەتەکانی هەرێم ئەو ڕایەش ببیسترێ لە بەغدا و ئەویش ڕوانگەی خۆی بۆ کێشەکان بخاتە ڕوو و پێشنیارەکانی باز بکە بۆ چۆیەتی دەرچوون لەو قەیرانانەی کە ئێستا لە هەرێمدا هەیە و پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا چۆن ڕێک بخرێتەوە لە چوارچێوەی دەستوری عێراقدا و چۆن مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان پارێزگاریان لێ بکرێ و پێشێلکاریان لێ نەکرێت لە لایەنە عێراقیەکان و زۆرێک لە متمانە بگەڕێندرێتەوە لە نێوان لایەنە کوردستانیەکان و لایەنە عێراقیەکان کە لە ئێستادا پردەکانی متمانە بە شێوەیەکی خراپ تێک سوور و خاوە. ئێمەش مادام بەیەکەوە کار دەکەین لە چوارچێوەی یەک دەوڵەتین ناکرێ هەر بەم شێوەیە متمانەکان لە بینمان لاواز بێ یان هەموو لایەنەکان بە چاوێکی نەگونجاو سەیری یەکتر بکەن. ئەم شاندە هەوڵێکی باشە بۆ دروستکردنی وێنەیەکی ئومێدبەخش بۆ پێکەوە ژیان، ئومێدبەخش بۆ مافیا وڵاتی بوون، ئومێدبەخش بۆ کۆتاهێنان بە سەردەمێکی پڕ لە سەفەقاتی مەشبوو، سەردەمێکی دوور لە بەرژەوەندیەکانی خەڵک و جەماوەر، سەردەمێکی نوێ بنیاد بندرێت. ئەم پەیوەندیانە لە سیفەتی کەسی و حیزبی دەربچن بە بناپەیوەندی موسساتی لە نێوان هەرێم و لە نێوان حکوومەتی اتحادی. بەڵێ کاکزان ڕەنگە زۆر خەڵک پرسیار لە سەرۆ بکە هۆکاری چیە بە دیاریکراوە ڕەنگە
پێشترە دوو پارتە دەسەڵاتدارەکە هەوڵی زۆریان دابێت کە گفتوگۆی حزبی بکەن و سەدانی بەغداد بکەن و لاستی حکومەتیش سەرۆکی حکومەت تەنجار باسی لەوە کردووە کە داوایان کردو تاکو ئێستا بەغداد ئامادە نیە دەرگیان لێ بکاتەوە. هۆکاری چیە کە بەغداد ئێستا و توێژ لەگەڵ ئەم حیزبانە دەکات بەڵام تا ئێستا لەگەڵ پارتی ویچێتی لەگەڵ حکومەت ئامادە نیە، یعنی بە دیاریکراوی هۆکارەکە چییە؟ شاندەکانی هەرێمی کوردستان شاندی جددی نەبوونە بۆ بەغداد، شاندێک بوونە بەیانی هاتوونە و ئێوارە گەڕاونەتەوە بە پەلەپەت سەندیدارەشی ئیعلامیان کردو لەگەر سەرکردەیەک و ئامادە نەبووینە کاتی خۆیان تەرخانکە بۆ بەرژەوەندی میلەتی خۆیان لە بەغداد بمێنەوە بە چەند ڕۆژ بە هەفتە داکۆچکاری ڕاستەقینە بن و دەست بە گفتوگۆشی قوڵ بکەن. ئەم سەردانانەی کە بۆ دەرەوەی وڵاتیان دەکرد بۆ پایتەختی عێراقیان نەدەکرد کە کێشەکانیش لە پایتەختی عێراق چارەسەر دەکرێت. بەڵام ئێستا ئەم شاندە کە دێت بۆ ماوەی چەند ڕۆژێکیش لە بەغداد دەمێنێتەوە، ئەمە علامەتێکی جیاوازە لە شاندەکانی تر و بەغدا بە چاوێشتر سەیری دەکات. بەغدا بۆچی دەرگای گفتوگۆ لە هەرێمی کوردستان ناکاتەوە تا ئێستا؟ چونکە هەرێمی کوردستان تا ئێستا دڵنیاییەشی نەداوە بە بەغدا کە ئامادەن بە شێوەیەکی نوێ مامەڵە بکەن، ئاوا ئامادەن بە شێوەیەکی جیاواز لە ڕابردوو مامەڵە بکەن. بەغدا هەست ناکە سیاسیەکانی هەرێمی کوردستان ئەوانە حکومڕانن پەندیان وەرگرت بێ لە ڕووداوەکانی دوای ڕاپرسی. بەغدا هەست ناکە کە عەقلێتێکی نوێ لە حکومدا لە هەرێمی کوردستان و پێی وایە ئەوانەی کە لە هەرێمی کوردستان ئێستا حکومڕانن بە هەمان شێوەی ڕابردوو مامەڵە دەکەن لەگەڵ بەغدا و ئەم متمانەیە دروست نابێتەوە لەگەڵیان. هەر بۆیشە تا ئێستا بەغدا سستە لە دەرگاکردنەوە بەڕووی حکومەتی هەرێمی کوردستان بە گفتوگۆکان، بەتایبەتیش کە هەرێمی کوردستان بەڕوون و ڕاشکاوی پابەندی خۆی بە دەستوری عێراقیەوە دەرنابڕێ. ئەوان لەلای ئەوان خاڵێکی زۆر مەترسیدارە. ئەوان دەڵێن ئێمە بە گومانەوە مامەڵە لەگەر ئەو بەرپرسانە دەکەین، چونکە هەتا ئێستا ئەوان دڵنیاییمان پێ نادەن کە ئەیانەوەی وەکو برا لەگەڵمان بژین، بەڵکو بەردەوام سیاستێکی ناڕوونمان لەگەر دەخەنەڕوو. بەڵای سپاس دەکەم کاک زانە. کاک چالاگەی بگەرم وڵای بەڕێزت ئەوەندەی کە بەڕێستان زانیاریتان هەبێت دوای سەردانی ئەم وەفدە بۆ عێراق بۆ بەغداد، ئایا هیچ وەفدێک سەردانی وڵاتانی دراوسی وڵاتانی گیان دەکات لەلایەن ئەم سێلایەنەوە یاخود تەنیا ئەم وەفدە ئامانجیوەیە کە پەیامی شەقامی کورد بە لایەن عێراقیەکان بگەێنێت؟ سەبارەت بەو وەفدە وەکو لە پێ سەرەتاش ئاماژەم پێکرد، ئەو وەفدە وەفدێکی حزبیە. ئێمە بەڕاستی وەکو بزوتنەوەی گۆڕان من دەتوانم لە زیاتی بزوتنەوەی گۆڕان قسە بکەم نەوەک وەکو قسەکەی ڕسمی. ئێمە باوەڕمان بە وەفدی حزبی نییە، باوەڕمان بەوە نییە کە حزب بچێ دیفاع لە میلەت بکە، حزب بچێ دانوستان بکە لەگەڵ مرکز یاخود لەگەڵ دووەلی ئیقلیمی یاخود لەگەڵ وڵاتانی دەرەوە. ئێمە پێمان باشە وەفدێکی نیشتیمانی نەتەوەیی بێ، وەفدێکی حکوومەت بێ، وەفدێ بکە لە موسساتەکانی کوردستانەوە دەسەڵاتیان پێدرا بێ. بەڵام بەداخەوە ئەو ڕۆژگارەی ئەو ڕۆی کوردستان تێکەوتووە دەرفەتی ئەوە نییە وەفدی حکومی و پەرلەمانی بچن دیفاع لە مافەکانی گەلی کورد بکەن لە مرکزی عێراق یاخود لە بەغدا ئێوەیە لە دەوڵەتە ئیقلیمیەکان یاخود لە وڵاتانی دەرەوە وەکو ئەوروپای یەکگرت و ئەمریکا و ئەوانە. بێگومان ئەو وەفدەی ئەگەر پێویست بکە سەردانی هەر شوێنێک پێویست بێ سەردانی دەکا، بەڵام ئەوەی کە ئایا سەردانی وڵاتانی ئیقلیمی دەکایان نا من هیچ زانیارێکم نییە و شتێکی وام نەبیستووە کە لە ئەجێندای ئەو وەفدەیەدا بێ. بەڵێ زۆر باشە. سەبارەت بە دیاتین کێشە ئێستا کێشەی خەڵکی کوردستانە سەر مەسەلەی موچەیە، ینی سەردانی ئەم سێلایەنە دەتوانێت کە بەرز وتت ئەم وەفدی سێلایەنە دەتوانێت چی بکە یاخود ئەو لایەنە بە تایبەتی کۆمەڵی ئیسلامی بزنەوەی گۆڕان نوێنەریان هەیە لە پەرلەمانی عێراق و بزنەوەی گۆڕان وەزیریش هەیە لە کابینەکەی عەبادی، دەتوانن چی بکەن بۆ خەڵک بۆ مەسەلەی موچە؟ بێگومان ئەو وەفدەیە دەتوانێت بەرچاوڕوونی باش بداتە بەغدا.
سەبارەت بە قوتی خەڵک سەبارەت بە پێویستی هەبوونی بودجە بۆ خەڵک بۆ ئەوی دەبێت دیفاع لە بەشە بودجەی کورد بکەن لە بەغدا مناقەشەی ئەوە بکەن مناقەشەی ناردنی موچە بکەن بۆ بەغدا ئەمە بەداخەوە کاتی خۆی سەرۆگۆزیرانەکەی ئێمە بەناوە سەرۆگۆزیرانەکەی ئێمە گوتی بەغدا مفلیسە بەڵام ئێستا دەرچی حکوومەتەکەی ئێمە مفلیسە کە مفلیسە و پارەی پێنادرێ موچەی پێنادرێ خۆ ئێمە عراقین هەتاوە کۆستی عراقین کە عراقین بە جۆرەی دەستور بەغدا مەسئولە لە ناردنی قوتی خەڵک بەغدا مەسئولە لەوەی کە دەبێت بەشە بودجێ هەرێمی کوردستان بنێردرێ کە بۆیە ئەو وەفدەیە دەتوانێت بەرچاوڕوونێکی باش بدا ئەو وەفدەیە دەتوانێت دیفاعکارێکی باش بێ لە مەسەلەی ڕوونکردنەوەی بودجە ڕوونکردنەوەی داهاتی هەرێمی کوردستان ئێمە ساڵهای ساڵە هاوار دەکەین ئەو دوو حیزبە مافیایە سەرۆت و سامانی سەر عەرز و بنعەزی کوردستان دەدزن و دەیبەن و تاڵانی دەکەن لە ئاخر ئۆخرەکەیدا چارەگە موچەیەکی ناتوان بدەن بە فەرمانبەران و تەنانەت ئەو پێشبەرگەیی هەتا دوێنێ شانازیان پێوە دەکرد و بەداخەوە ناچارم بڵێم فشەیان پێوە دەکرد لە دەرەوە ئێستا وا پێشمەرگە خۆی دەکوژێ لە بێموچەی و بێدەرامەتی ئەوانە نەیانتوانی موچەی پێشمەرگەش بدەن بۆیە حکوومەتی بەغدا مەجبورە ملزەمە بەوەی کە موچە بدە ئەو وەفدەی ئێمە ئەو وەفدەی کە چووە دەبێت بەرچاوڕوونێکی باش بدا دەبێت پێداگیریی باش لەسەر ئەوە بکەن کە ناردنی بەشە بودجە بۆ کوردستان بە گوێرەی ئیستحقاقی خەڵکی کوردستان شتێکی زەرورە و دەبێت بنێردێ و ئێمە ئەو شەڕە دەکەین ئێمە وەکو پێشتریش باسم کرد بە ڕوحێکی پێشمەرگانە بە ڕوحێکی کوردانە ئەو وەفدەیە دیفاع لە ماف و قوتی خەڵکی کوردستان دەکات لە چوارچێوەی دەستوری عراقدا بەڵێ دەکرێت بە چەند خاڵێک پێشتریش بە شێوەیەکی بە کورتی باستان کرد کە جیاوازیەم سەردانەتیە بەڵام دەکرێت بە چەند خاڵێک باسی جیاوازیە وەفدەمان بۆ بکەیوە لایەنە باشەکانی لە چاو وەفدەکانی ڕابرد و مەسەلەن ئێستا گەرممە وەفدی یەکێتی و پارتی بەیە چ جیاوازی دەبوو مەسەلەن ئەو وەفدەی وەکو پێشتریش باسم کرد ئەگەر وەفدی پێشتر تەنها دیفاعی لە حیزبەکەی خۆی کردووە تەنها دیفاعی لە بەرژەوەندی شخصی و بنەماڵەیی و حزبی خۆی کردووە ئەو وەفدەیە ناچێت دیفاع لە شخصی خۆی بکە ئەو کەسانەی لە وەفدە بەشدارن بۆ بەرژەوەندی خۆیان نەچوون بۆ بەرژەوەندی حیزبەکەشیان نەچوون بۆ بەرژەوەندی هیچ گروپێک نەچوون ئەوانە بۆ بەرژەوەندی میلەتی کورد چوون ئەوانە نوێنەری ڕاستەقینەی میلەتی کوردن بزوتنەوەی گۆڕان خاوەنی 9 ملیۆن دەنگدەری بە ویژدانی کووردە بە هەمان شێوە کۆمەڵی ئیسلامی نوێنەری زیاتر لە 100,000 دەنگدەری کووردە و گروپەکەی کاک بەرهەمیش بێگومان ئەوانیش بەشێکی زۆری چین و توێژەکانی خەڵکی کوردستانی بە ویژدانیان لەگەڵە بۆیە ئەو وەفدە نوێنەری خەڵکی بە ویژدانە خەڵکی بە ویژدانیش چاونەترسە بوێرە ڕاستگۆیە لەگەڵ پەیامەکانی خۆی ئەو پەیامانەی کە بە خەڵکی داوە دەبێت بچێت لە بەغدا دیفاعی لێ بکە بۆیە ئەو وەفدەیە دەتوانین بە دوو وشە جیاوازی لەگەڵ وەفدەکەی ڕابرد و بەراورد بکەین کە ئەو وەفدەیە ڕاستگۆیە وەفدی پێشتر ڕاستگۆ نەبووە ئەو وەفدەیە لەسەر مافی خەڵک شەڕ دەکا ئەوان لەسەر مافی خۆیان و بنەماڵەکەی خۆیان و حزبەکەی خۆیان شاڕیان کردووە بە کورتی ئەگەر پێ دوایە جارێکی تر ئەگەر بەغدا ئامادە بووە و توێژ لەگەڵ پارتی و یەکێتی بکرابایە تەناوان کاریان بۆ بەرژەوەندە حیزبەکانی خۆیان دەکرد ئەگەر ئامادە بووە بەڕێز کە پێشوتت ئەوان دۆڕا و ناتوانێت گفتوگۆی سەرکەوتو ئەنجام دات بێگومان یەکێتی پارتی ئەگەر بۆیان بکرابا و دەرگای بەغدا بۆ ئەوان واڵا بواە دەچوون ئەوی شیان دەکرد با فێڵ لە میلەتی خۆمان نەکەین ئەوڕۆ سەرۆکی پەرلەمانی عێراق دەڵێن نامەیەکمان لە دەسەڵاتدارانی کوردستانەوە پێگەیشتووە کە بڕیاریان داوە بە هەموو شێوەیە گواز لە مەسلەی ڕێفراندۆم و بێن و بە هیچ شێوەیە جارێشتر باسی نەکەنەوە
ئەوە خۆی لە خۆیدا درۆکردنە لەگەڵ میلەت، ئەوە خۆی لە خۆیدا خیانەتکردنە لەگەڵ میلەت. ئەوانە ناتوان نوێنەرایەتی میلەتی کورد بکەن، بەشێکی بچووکن لە توێژەکانی میلەتی کورد. بەڵێ سوپاس دەکەم. کاک زاناگەر بگەڕێم وڵای بەڕێزت سەبارەت بە مەسەلەی موچە ئێستا گرنگترین پرس لای خەڵک مەسەلەی موچەیە. ئەم وەفدە و ئێوە جۆکو نوێنەرانی کورد دەتوانێت چی بکەن یاخود مەسەلەی موچە بەکوێ گەیشتووە؟ بەڵێ تەبان موچەی فەرمانبەران مافێکی قانونیە پێویستە بدرێت و نەبێتە مادەیەک بۆ هیچ مزایدەشی سیاسی یان بۆ هیچ ئیستیغلالێک یان وەکو یاریەکە وەرەقێشی فشار بەکار نەهێنرێت لە بینی ئیدارەی هەرێم و ئیدارەی بەغدا. ئێمە لە ڕابردووشدا گلەی زۆرمان لە حکوومەتەکەی حەیدرابادی کرد لە یاسای بودجەی 2017 کە فەرمانبەران بوونەتە قوربانی کێشە سیاسیەکانی نێوان هەرێم و بەغداد کە فەرمانبەر تاوانی نییە. فەرمانبەر بەیانی سعات 8 دەچێت بۆ دەوامی خۆی و سعات 3 دەگەڕێتەوە ماڵەوە، حەقی خۆیتی سەری مانگ موچەکەی خۆی وەربگرێت. ئەو فەرمانبەرە بە پێی میلاشی یاسای بودجەی عراقیدا مەزراوە. من مەبەستم فەرمانبەرە حەقیقیەکانە ئەوانەیە کە هیچ گرفتیان نییە. کەواتە موچەی فەرمانبەران کارگەرێکی زۆری هەیە لەسەر جوڵەی بازار، لەسەر بارودۆخی دەرونی خەڵک، لەسەر هەموو شتێک، لەسەر خوێندن، لەسەر تەندروستی، لەسەر هەموو بوارەکانی ژیان. کاتێک کە هاوڵاتی فەرمانبەر موچە و بژێوی دەکەوێتە مەترسی، ئیتر دەرگای هەموو شیمانێک و احتیمالێک دەکەوێتە سەر پشت. بۆیە ئێمە زۆر هانی حکوومەتەکەی حەیدرابادیماندا وەگلەی ئەوەشمان لێ کرد کە بە بیانووی هەبوونی نادروستی ناوی زیادە لە ناو موچەی فەرمانبەران نابێ موچە ڕابژیرێ. ئەگەر ئەم بیانوە ڕاست بێ مەرجیە موچەی فەرمانبەرانی عراقیش زۆر پاک بێ، بەتایبەتی موچەخۆرانی هێز ئەمنیەکان و حەشدی شەعبی ئەوانە. وی گوتمان بەلایکەم وەزارەتە خەدەمیەکانی وەکو پەروەردە و تەندروستی دەبێ کاری لەسەر بکرێت بە زووترین کات ئەمانە بدرێت، چونکە پرۆسەی پەروەردە و پرۆسەی تەندروستی لە ناو کۆمەلگا مەترسیدار ئەگەرا کێشی بۆ دروست بێ. و ئەمە ئاگاداری لە هەرێمی کوردستان ئەو خۆپیشاندانانەی کە کراکە شۆڕشی برسەکان بوو، تووڕەی چین و توێژی زەرمەندی هەرێمی کوردستان بوو. ئەگەر حەیدرابادی مەبەستی ئەوەی لە ئیزراتەکانی هاوڵاتی زەرمەند نەبێ ئەبێ موچە بدا. و ئێمە لە بۆ چوونەکانی حکوومەتی اتحادی بکەین کە موچەخۆری ناڕەوا هەیە، بەڵام ئێمە هەمومان لەگەڵ ڕاستکردنەوەی ئەم هەڵانەین و چاکردنین، بەڵام لە هەمان کاتیش دەبێت دەست بکرێت بەدانی موچە. ئێمە چیمان کردووە؟ ئەم بیرۆڕایەنەمان گەیاندووە، فشارمان کردووە، کوتلە سیاسەکانمان هانداوە، بەیاننامە و کۆگرێ ڕۆژنامەنووسیمان کردووە، پەیامی خۆمان گەیاندووە لە حەیدرابادی بە شێوەیەکی ناڕاستە خۆ. و لە ئەنجامی ئەو هەموو فشارانە ئەوانیش ئێستا دەستیان بە جمزۆڵێک کردووە. لیستی فەرمانبەرانی وەزارەتی پەروەردە و تەندروستیان ئێستا لەبەردەستە بۆ وردوینی لە ڕۆژمارەوە و بەڵێنیان داوە گوایە بە زووترین کات موچەی ئەم دوو کەرتە خەرج بکەن و دەست بکەن بە چەند وەزارەتێکی تری خەدەمی گرنگ. بەڵێ ینی زۆر بە کورتی کاتمان نەماوە. دوای ئەم وەزارەتەکانی تر وردبینیان تێدا دەکرێت و سەبارەت بە موچەی فەرمانبەرانی ناوچە دابڕێنراوەکە ناوچە کوردستانی کێشە لە سەرەکان ئەی چارەنووسیەوان چی بەسەرێت بە کورتی بێ سوپاس دەکەین. بێگومان خۆ هەر ئەو دوو وەزارەتەنی فەرمانبەریە، وەزارەتەکانی تریش وەزارەتی شارەوانیە ئەو شەهیدانە ئەمە خوێنی باڵایە، هیچیان کەمترین لە دوو وەزارەتە، بەڵام ئەمە ئەبێتە هەنگاوێکی سەرەتایی نمونەیەکی باش ئەزمونێک دەبێت بۆ دیوانی چاودێری دارایی عێراق کە هەنگاو وایە بۆ قۆناغەکانی تریش. سەبارەت بە فەرمانبەرانی کورد لە ناوچە دابڕێنراوەکان لە کەرکووک و مەخمور و ناوچەکانی تر کە موسیان لەسەر هەرێمی کوردستان بۆ و ئێستا دەسەڵاتی هەرێمی کوردستان لەو شوێنانە نەماوە، ئەمانە تووشی گرفتێکی بوونە چونکە ئەو مامۆستا و فەرمانبەرانی کە لە کەرکووک و ناوچەکانی تر هەن مادەم میلاکیان پێویستە، مادەم لە دایرەکان پێویستە بەغدا موچەکانیان بگرێتە ئەستۆ ئەرکەکەی لە هەرێمی کوردستان لابسێ، بەڵام تا ئێستا هەنگاوی کردداری نەندراوە بۆم بابەتە. بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێزان زانا ڕۆستایی ئەندامی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی کۆمەڵیستانی کە لە بەغدادەوە لەگەڵ مابووی، هەروەها بەڕێز چالاک مۆندیز ئەندامی جەبهەتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان کە بەڕێزیشان لە هەولێرەوە لەگەڵ مابووی. سوپاس بۆ بینەرانی بەڕێز، سوپاس بۆ هاوکارانم، خواتان لەگەڵ.